قانع لە کاتێکدا کە لە کۆماری کوردستان و شاری مەهابادە بووە ئەم شیعرەی بۆ دیتنی ئاڵای کوردستان وتووە: سەد شکر وا من نەمردم تا کە دیم ئاڵایی کورد، کەوتە بەرچاوم بە بەرزی سوورەت و سیمایی کورد، باز بوو دوورا بوودی دەی نێرگزی شەهلایی کورد، مژدە بێ ئەمڕۆ کە بەر بوو چاوی پڕبینایی کورد، هەر بژی ئاڵایی کورد و پێشەوای زانایی کورد. بانکەنە ئەرواحی پاچی ئەردەڵانی نەڕەشێر، یا بڵێن کاوە لەکوێی ڕۆژی هەزار یادت بەخێر، بێنە بەرچاوی خووەتان هەڵمەتی زەندی دلێر، هەر بڵێن ئەم شیعرە ئەهلی کۆهسار و گەرمەسێر، هەر بژی ئاڵای کورد و پێشەوای زانایی کورد. چەند زمانێکە ئەسیر و ژێرچەپۆکەی عالەمن، سەرکز و بێقیمەتی بەرچاوی زادەی ئادەمن، دیلی زیندانی نەزانین مەستی بەبادەی ماتەمن، بانکەنە یەکتر هەمووتان چونکە ئەمڕۆ بێخەمن، هەر بژی ئاڵای کورد و پێشەوای زانایی کورد. قەت لەبیرت دەرنەچێ کووردە زڕەی زنجیری پێت، تۆ تەماشاکە لە دەست بێگانەکان چی هاتە ڕێ، کوانێ بابی گۆڕغەنی بوو مامەکەی بێشوێن و جێت، کووردە چۆن تۆ دڵبرینی شلکە بۆ ئەم شیعرە گوێت، هەر بژی ئاڵای کورد و پێشەوای زانایی کورد. نەوبەتە باراشت لێکە ئاشی جێتی کەوتە گەڕ، شێر نەترساوە لە بەزم شۆڕشی مەیدانی شەڕ، گوێ نەدەی هەرگیز بە هاشە و هوشەی ئەربابی زەڕ، هەڵگرە ئەم دەستە شیعرە و دابنێ سەد سەوڵی تەڕ، هەر بژی ئاڵای کورد و پێشەوای زانایی کورد. خانەقین مژدەی ئەدا ئەمڕۆ بە دیار بەکر و هەرات، پێچەوانی دەوری پێشوو ڕۆژ لە شیمالەوە هەڵات، سەیری تیشکی کە چلۆن ڕووناکی خستە سەر وڵات، ئەم وتارەی بیری دڵ بێ چاکە بۆ ڕێگەی نەجات، هەر بژی ئاڵای کورد و پێشەوای زانایی کورد. سەد شکر وا ئەرزڕۆم و وان و بەتلیس و چەچان، دەستی دایە دەستی هەرچی کوردی زازا و بەبان، شاری خەرپوت و جەزیرە و مەنتیقەی بەرزانیان، با بەبەستە و چەپڵە بێژن دەم بەدەم شام و بەیان، هەر بژی ئاڵای کورد و پێشەوای زانایی کورد. دەنگ خۆش کاک حەمید. خۆشەویستانم سڵاوتان لەبێ. وێزگەیەکی تری قەلەندەرخانە تایبەتەکەین بە شاعری چەوساوەکان، شاعری هەژاران، قانعی شاعر. خۆشەویستانم بۆ ئەم بەرنامەیەش برای ئازیز و نووسەر و ڕۆژنامەنووس مامۆستا فاتح فەرەجمان لەگەڵ مامۆستاگیان بەخێر بێ، باوکاری کاک حەمید و برای هونەرمەند کاک توانە خورشید. کاک توانە بەخێر بێ. خۆشەویستانم لەگەڵمان بن، دەست بە وێزگەی نوێی قەلەندەرخانەکەین کە باسێکە لەسەر قانە. ئەمێ لە مامۆستالەتیڤەوە بپرسم مامۆستا بە لە خودی قانەوە دەست پێ بکەین و ناو نازناوی قانە. هەڵبەت قانعی شاعیر شاعیرێکی کۆمەڵایەتی سیاسی ڕۆشنبیر و منەوەری سەردەمەکەی خۆی بووە لە کۆتاییەکانی سەدەی 19 لە ساڵ 1998 بە شێوەیەکی زۆر مەئساوی، ینی لە ژیانێکی زۆر نەهامەتی و نەکبەتیە لەدایک بوو و وا ژیاوە لە نێوان هەورامان و مەریوان و دەشتی شارە زورە ئەم دیودیوی کردو و دواتر لە بەماوەیەکی زۆر لە شارە زورە ژیاوە، لە دیەکانی شارە زورە ژیاوە. ساڵی 65 کۆتی دوای کردووە. لە تەواوی ئەو شیعرانەیە کە نووسیوێتی و لە تەواوی ئەو ژیانە پڕ لە مەینەتی شاکاهی بووە لە هەموو جۆرە ئیشێکاتی لەمە مەلایەتی باڵین مامۆستای ئاینی بۆ لە دیەکانە دەرسی باڵین پێشنێژی کردوانە، چی لە ئاشەوانیە، چی لە ئیشوکاری تری وەرزێری و نانپەیاکردنە
پیاوێ بووە زۆر بڕای بەوە بۆ بە ڕەنجی شانی خۆی بژیە و پیاوێکیش بووە زۆر بڕای بەوە بۆ کە خەڵکی ژۆشیار کات و خەڵک لەسەر پێی خۆی لەسەر پێی خۆیان بوەستن و لە باجی ئەمەشی داوە لە ژیانی خۆیان باجی زۆری داوە بەوەی کە بیرکردنەوەکانی جیاواز بۆ لە بیرکردنەوەی مەلاکانی تر قسەکردنەکانی جیاواز بووە کە ڕێنمایی خەڵکی کردو جیاواز بووە وە گوتم ئەموو ئەمانە زۆر جار زانیوێتی کە حتا لە ناونانەکانە مەسن ئەبوو هورەیرە و ئەمانە کە ناوێنە بووە ئەم هاتۆ کردوێتی بە کوردی بۆی بە خەڵک بڵێ بەداخەوە خەڵگە و کاتە پێیان ناخۆش بووە کە لە ئەسڵا ئەوەی ئەو کردوێتی هەوڵێ بۆ بۆی کە هەوڵێکی داوە بۆی کە دین وەکو ئەوە بناسیێ وەکو زانستێک مامەڵی لەگەڵا بکرێنەوە وەکو خورافە وەکو هەڵخەڵەتان و فریودان و ئەوە ئەمە قبول نەبووە پیاوێکی زۆر کۆمەڵایەتی زۆر ئەوەش بوو مەسەن حتا لە یەکی لە شعرەکانیە کە بۆ ئەم سەردەمە زۆر جوانە زەرورە باس بکرێ ژینی لادێ سەیرانە گەرکی تۆ زێگرانە ڕۆژی نەورۆ سەری ساڵەکەونە ئیش کوڕ و کاڵ یا جودیا جۆگەیەنان یا ئاوداشن دەڕودان یەک هاندانێکی تایە بۆ گەڕانەوە بۆ دەشت ئێمە لە دوای ئەنفالەوە بەدبەختێکی گەورە ڕژیمان کردو دێمان نەماوە ئەو دیانش کە دروست کراونەوە لە دوای ڕاپەڕینەوە پەیوەندی نێوان ئینسان و بێڵ و خاکەناز و خاک دروست نەبووەوە تایە کاک حەمید ینی تا ئێستاکە پەیوەندیەکە لە نێوان وەرزێر و خاک و خاکە نازا لە دێ پەیوەندیەکی زۆر خاوخلیتکە کە زۆربەی کات ئێمە ئەوانەی کاتینە دەشتیش بە ڕۆژ لەوێ بن و بەشەوە گەڕێنەوە ئەم دێ پێتەڵێ لەو سەردەمەیە مەسن لە پەنجاکانوانێ ژینی لادێ سەیرەنگەر ڕاستە گرانە بەڵام هەموو ژیان سەیران ئێستا ئێمە بەداخەوە لە بریەوەی بچینەوە دیەکان ئاودان کەینەوە ئەو سەیرانە بەردەوامی لە ژیانمانە هەبێ بۆ سەیران ئەچین بۆ سەیران ئەچین و تایەوەرە ژنگەکە پیسەکەینەوە گەڕینەوە خزمەتیش ناکەین مامساگیان لەسەر لانی نیشتیمانی قانع بۆستین قانعوە ناسراوە لانی نیشتیمان پەروەری یا شعری نیشتیمان پەروەری لای قانع بێ هاوتایە ئەکرێت چۆن لەسەرم لایەنە باسکەین بەداخەوە هەندێک شعری هەیە ڕەنگە بۆ حاڵی حاضری هێشتا قانع شعری نیشتیمانی زۆربەی زۆری شێ یەکێکە لەو من ڕەنگە نەبێتە درۆ کاتی دیوانەکەی پێشتر دیوانەکانی بە بچوک بچوکی چاپ کراوە چوار باخی مەریوان و نازان هین چوار باخی پێنجۆنەوەوان بەڵام دوای کراوەتە کتێبی گەورە وەکو قورئان لە زۆربەی ماڵەکانی کووردا هەبووە من یەکەمین کتێبی لە ماڵەکەی خۆمانە دیوانی قانعم بینیوێ باوکم بە ڕەحمەت بێ بووانە لەبەرەوە ینی لەبەرەوەی هین بۆ نیشتیمان پەروەریتیا بۆ مەسەلەن هاندانی تیا بۆ شۆڕژ هاندانی تیا بۆ کرانەوە هاندانی تیا بۆەوەی کە تەنان وەسیێت بۆ مناڵەکانی خۆی کاڵێ ڕێی کوردایەتی بگرن ڕێی نەبەزین بگرن حتا ئەو شعری ئێستا کاک حەمید خوێنەوە سێکە وەڵامێکی زۆر جوانی تایە بە کاتی خۆی لە باکووری کوردستان ئاڵاکاڵ کرا بوو لە سەردەمی شێخ سەعیدی پیرانوانە بەڵام ئێستاکە ئەوە لە مەهاباد لە 32 لە ئەوەی دوای ئەوەی دەرسیم ڕوویدا لەوە چیاتی ئاڵاکە بەڵام لە مەهاباد ئەمجارە ئەڵێم جارە لێرەوە ئێمە پەیامەنێرین بۆوان قانع بڕای بە کوردستانی گەورە بۆ و ئیشی بۆ کردو و خەونیش پێوە بینیوە و لەسەر ئەم نیشتمان پەروەریوانش تووشی گەرمە و کێشەی زۆر بووە تووشی گرتن و ئازاردانوانە زۆر بووە بەڵام چۆکی دانەداوە بەردەوام لە شێعرەکانیان پێداگری لەسەرەوە کردوێتەوە کە پێشتر لەگەڵ کاک حەمید باسی وای کرد دوو جانب زۆر ڕوونە لە ئەدەبیاتی قانع یەکیانەوەیە کە ئەو هەموو تراژدیای ژیانی بە کۆمیدیا دەربڕیوە لە نمونە زۆرە لەسەری وەکو بەڕێزەوەتە قانع شاعریی منەوەر بووە منەوەریی لە کارەکانی و شێرکردنەوەی خەڵکیە شاعر یعنی شاعری چووکو قانع زۆر هەوڵی ئەوەی یاوە کە خەڵک و شێر کاتەوە کە خەڵک فێری کوردایەتی بکە خەڵک فێری بیری نیشتیمان پەروەری و بیری نەتەوەی و گەلێک کاریشی کردو لەم بارەیەوە یعنی لایەنی شعرە نەتەوەیەکانی تەنانەت زۆر سەیری ئەوەی کردو کە خەڵک ئەبێت بەرگەی چەوسانە و ئازار دژمن وا دەزانێ من بەدیلی لاڵە بم کونجی زیندان بۆ من قوتابی خانەیە ڕاست یعنی شعرەکانی قانع تەنها بۆ ئەوە نەبووە کە بڵێوت ئەم کابرایە و کەسێکی نیشتیمان پەروەری شعرێک بۆ نیشتیمان و بۆ نیشتیمان پەروەریە نووسێ بەڵکو ئامانجی قانع زیاتر وشارکردنەوە بۆ وشارکردنەوە طبعا ئەوەندە هین بۆ مشتری ئەشعارەکانم ئەڵێ قەرنێتر بێ شەرم ئەبێ
ینی بڕوای وا بووە کە ئەم دوای 100 ساڵی تر ئینجایمە تێگەین ئەم بۆ ئەم هاواراکە بۆ ئەمە وای لێ کردو کە بایەخ بە ژیانی خۆش نەدا جارێکیان حەماعەلیمەدۆ شعرێکی ئەڵێ بینیم کابرایەک زەبەلا حوبەرز باریک و درێژ وەک سێوی بنار ئاگریتە بەدەی بۆ سۆی لێ نایە زۆر پەشیمانم خۆزگە نەمدیایە مامۆستاقانە جواب بێداتەوە بەڵام پیرەمێت بە دیێڕێک زۆر جوان جواب بێدات پیرەمێت دەڵێ ڕەخنە لە سیمای شاعران مەگرە بۆچی پیرەمێت لەو پۆشتەترە مامۆستاقانە لەبەرەوەی کە خەمی نەتەوەکەی بۆ خەمی میلەتەکەی بۆ خەمی میلەت و نەتەوەکە هەر بۆ ناکە دەوڵەت و تاج و تەخت و بەختیانە بێ خەمی میلەت و نەتەوەکەی بۆی کە هۆشیاریش بنەوە بۆی کە بگەنە ئاستێکە بگەنە ئاستی نەتەوەکانی دنیا مەسەڵەن تۆ سیر کە لە شعرەکانی باسی دینی نەکا و سەردەمە باسی شۆڕشی کرێکاریەکە باسی واکە کە دەبێت ڕەنجدەر و کرێکار و وەرزێر ومانە هەموو یەک بگرن تا دروستکە نیشتیمانێکی ئازاد و ئارام پاڵە و ڕەنجدەران یەک بگرن پیاوێکی زۆر ئەوەش بۆ زۆر باڵین بڕوای بەوە هەبوو کە ئینسانەکان لەسەر پێی خۆیان بۆستن تەنانەت جارێکیان ڕەخنە خەڵکە گرێ ئەڵێ بۆچی باسی ئێوە ڕەنجە دەن کە سابەتەکەن پێڵ ئەوەشێنن بۆچی بە گۆرانەکانتان بە گەورەکانتان ئاڵەدەن مەسەڵەن کاکی ڕەنجبەر لە کاتی گۆرانی مەکە مەدحی ئەمیر و سوڵتانت باسی هەوڵ و ژیانی ڕەنجبەر کە باشترە تاکو وەسفی خانانت چەند جوانە یعنی ئەڵە تۆ ڕەنجە دەیواز لەوە بێنە بەشان و باڵی ئەمە ئاغا و ئەم کوێخا و ئەم سەید و ئەمە تۆ بۆ نیشتیمانەکەت پێوەرە و خۆت پێوەری وەگەوەی کە سۆفستایەکان ئەڵێن بە ئەلئینسان مقیاس لكل شيء تۆ خۆت مقیاسی بۆ هەموو خۆت لەبیر بێ نەک بکەویتە مەدح و سەنای ئەوانی تر بێگومان من لەسەر ئەو ئەمێ شتێ بڵێم ئەمان ئەم شاعرانی ئەو سەردەمە هەندێکیان زۆر بە تایبەتی ئاگایان لە ئەحواڵی جیهانی چواردەوریشیان بەڵێ یعنی هەموو بزوتنەوەی ڕزگاری خوازەکانی جیهان کاریگەری کردوتە سەریان لە هەر شوێنێکی جیهانە بوو بێ بە تایبەتی لە سەرەتای سەدەی بیستەما کە هەندێک داگیرکاری لە هەندێک وڵات دەستی پێکردو هەندێک شۆڕش لە وڵاتانە لە زۆربەی وڵاتانی جیهان بەرامبەر داگیرکاریەکان دەستی پێکرد ینی قانع کەسێک بۆلوانێ ئەو کاریگەریانی بەسەرەوە لە شعرەکانی هۆشیاری نەتەوەی لە ئەدەبیاتی کوردیە لە ئەحمەدی خانیەوە دەست پێکە ئەگەر ئەم ئەیداتە دەستی حاجی قاری کۆی لە جیلی دوای خۆیە ئەیداتە دەست ئەسیری و مامەند کەرکوچی و قانع و بێکەس و ئەمانە قانع لە ناویانە بە زمانێک کە تێکەڵە بە هەموو یعنی هیچ وەرزێرێک هیچ خوێنەوار و منەوەرێک نەبوو لە قانع تێنەگا قانع ئەوەندە بە زمانێ ڕەنگە هەندێک بۆ هەندێک کەس شعر ئەوە بوو بێ بەڵام بۆ قانع شعر بەشێ بۆ لە ئاگادارکردنەوەی میلەت و گۆڕین گواستنەوەی میلەت لە قۆناغێک و بۆ قۆناغێک واتە زۆرترین ڕوبەری خەڵک بتوانێت لەو شعر هەر لەبەرەوەش نامراوە شاعری چەوساوەکان ئێستا لە هەموو ئەدەبیاتی کوردی ئەمە دوو شاعیرمانەیە بە شاعری چەوساوەکان و هەژاران ناسراون مامۆستا قانع باڵین لەم ناوچەیە لە ناوچەی کوێستان وانە کە باڵین لە ئێران لە کوردستانی ڕۆژڵات و دەست پێکات تا ئاگاتە سلێمانیوانە خەلیل منەوەری کاکەیژ ناوچەی گەرمەسێر خەلیل منەوەری کاکەیژ ناوچەی گەرمەسێر خەڵک بە شاعری چەوساوەکانیان زانیوە لەبەرەوەی هەردووکیان زۆر داکۆکیان لە خەڵکی بەژمەینەت و کرێکار و ڕەشوڵوت و وەرزێر و جوتیار و خەڵکی نیشتمانێکەکان هاوتەمەنیش بوون نا مامۆستا قانع پێش خەلیل منەوەری ماوەیەکی کەم بەڵێ پێم وایە گرنیان خان شعر بخوێنێتەوە بە چاوان کاکە توانە هاوکارمان بێ دەست و چاوە خۆش بێ قانع لە شاری نەسیمدا دەڵێ نەسیمی سوبح دەم هەڵکە لە بادی نەوبەهارم چی هەتا ناڵەی دەروونم بێ لە دەنگی عود و تارم چی لە دووکانی خەیاڵاتم مەگەر پارچەی غەزەل دانێم لەگەڵ غەوغای کەلەمدا لە بازاڕ و لە شارم چی ئەگەر شاد بم بە ماچی لێوی یاری قەچەناری خۆم لە ئاوی کەوسەری سۆفی و لە حۆری لار و خوارم چی هەتا تاقی بڕۆی تۆ بێ لە بۆ سوژدەی سەحەرگاهەم لە مزگەوتی کەچ و کوور و
لە میحرابی کەنارم چی هەتانوکی قەڵەم کارکە لە ئەوسافی وەتەنخواهان لە تاریف شاهی قاجار و لە حکمی تورکوتارم چی ئەگەر مشتێ لە خاکی کوردستانت دەست بدا بۆ من ئەگەر مشتێ لە خاکی کوردستانت دەست بدا بۆ من لە تەختی قەیسەری ڕۆم و لە تاجی زەڕنیگارم چی کە هات جەننەت بەڕیش و پرچی چەڵکن دەستکەوێ قانع لە هاوڕێی ڕیش وەکو سابرێن و یا بۆی بەردەبارم چی دەستان خۆش بێت سپاس کاک لەتیف قانع وکوتمان ئەویش وەکو زۆربەی شاعیرانی سەردەمی خۆی فرەلایەنە شعرەکانی کە وتمان زیاتر قانع لە واری شعری نەتەوەی و شعری نیشتیمانیە شعری نووسیوە بەڵام بەشێکی تری ژیانی قانع کەسێکی قسەخۆش و نوکتەباز و یعنی کۆمیدیانێکی گەورەی سەردەمی خۆیەتی ئەگەر وەکو شعرەکانی سەیری بکەیت چوەکو ئەو سەرگوزشتە ئەو شتانی کە لەبارەی قانع لە ژیانی ئاساییەکی قسە خۆش بۆ هەمیشە هەموو شتێکی بە نوکتە و بەڵام هەمیشە نوکتەکانی و قسەکانیشی حکمەتێکی زۆر جارەمەی بە شعریش دەربڕیوە زۆر جارەمەی بە شعریش دەربڕیوە گەلێ شعریە مەسەلەن ئەو ماڵ بەشکردن لەگەڵ براکەی بەڵێ ماڵ بەشکردن لەگەڵ براکەی برا گەورەکەڵێ ژوورەکان و کەن و نازانم ماڵ و مەڕ و ماڵات و هەمووی بۆ من بۆ تۆش بۆ برا ئەڵێ لە سەربانەوە تا ئاسمان بۆ تۆ لە سەربانەوە تا زەویەوە تاکو سەربان بۆ من و لە زەویەوە تا بەڵێ لە دەرگای حەشەوە تا سەربان بۆ من و لە سەربانیشەوە تا ئاسمان بۆ تو سەربانەوە تا ئاسمانی چیانێ بۆ ئەو هەندێک لەم بابەتەی هەیە کە هەم ڕنگدانەوەی ژیانی خۆیەتی هەم ڕنگدانەوەی ژیانی کۆمەڵایەتی خەڵکەکەیشە چونکە لە ناو کۆمەڵی کوردەواریە ئەو جۆرە لە ستەمکاری ناو خێزانەکانە هەبوو مەسەلەن برا بچووک و خوشکی بچووکوان بەشکراونەوە شعرێکی تری هەیە منیش مەبەستم قاڵبە کۆمیدی هەرچەندە شعرەکە خۆی پەیامێکی زۆر جوانە پەیامێکی ئاژەڵ دۆستی زۆر جوانە ئەوەی کە باسی کابرای ڕاوچێکە ڕۆژێ دەروێش ئەو ڕەحمان ساچمەزەنی کردەشان کوولەکەی بەستە کەمەر بۆ ڕاو لە دێهاتە دەر نقطە کۆمیدیەکان تایەتێ باڵابەرز و ملقەوی بوو بە چەتری زەوی سەبیلێکی لاشکاو بە بنێشت پی نەکرا و داخۆ شعرەکەم هەمووی لەبەر نییە بەڵام ئەو شوێنەی کە ئەم کۆترێگە بینێت ئەم ڕاوچێ و ساچمەزەنەکەی پێوەنی و کۆترەکە کوژێک کەڵە کۆترەکە بە زمانی حاڵ پێڵێ ئەو گولەی تەقانت بەدڵی منە چەقانت ئەوە بدایە بە گۆشتی زیاترەکە کە ئەمە بەڕاستی پەیامێکی زۆر مرۆڤانەی گەورەیەکە وەکو ئەو کاتە ئەو بۆ شێوەی بیری کردێتەوە کە تاوانە کۆترێک لەو دەشت و کێوایە تۆ بیکوژیت لەتیف ئێمە وتمان وەکو چۆن کۆمیدیا هەیە هەندێک شعریشی گەلێ پڕ لە خەمە قانع شعرەکە حەزەکەم بەڵێ سرم داناوە بۆ گۆگۆ خوا سەردارەکەم کوانێ جگەر بیمار و پڕخوێنە دەوای بیمارەکەم کوانێ من و خەم هەردوو هاوڕێ بووین لە شارستانی بەدبەختی چ غەم خۆرێ غەمی خواردم ڕەفیقی شارەکەم کوانێ بە سەد زەحمەت دڵم فێر کرد کە باری دەردم هەڵبگرێ کەچی وا بارەکەم دیارە حەماڵی بارەکەم کوانێ زەمانە کەوڵی غەمخۆری لە بۆ مردن بە شانادام لە بۆ بەزمی چەمەرچۆپی دەتەپڵ و تارەکەم کوانێ زەمانێکی فراوانە کە وێڵی یاری ئاوارم ئەوا خۆم بووم بە ئاوارە دەسا ئاوارەکەم کوانێ لە خەوما پیری خۆشبەختی بە دڵدارانە هات بۆلام کە هەستام هیچ نەبوو قانع بڵێ دڵدارەکەم کوانێ دەستان خۆش بێت مامۆستا لەتیف بەبێنە سەر لایەنێکی تری دنیابینی یاخود شعر لێ قانع لەگەڵ ئەم هەموو چەرمەسەریە ئێوە باسیەوەتان کرد کە
بە تەنس دەری بڕیوە خەم و ئازارەکانی بەڵام ئەمە بەڕای تۆ شتێکی ترمان پیشان نادا لەودی و ئەو هەموو گەورەی و ڕۆشنبیری قانەعەوە کە ئەمە جۆرێک لە ئارامگرتن پیشانی ئەو کاتی یانەوەکانی خۆی یاخود ئەو کەسانە ئەدات کە گوێبیست و بینەری لە نزیکەوە بینەری قانع بوون بەشێکی ئەوەیە بەشێکی تری ئەوەیە کە قانع هیچ شتێکی بەبێ ئامانج نەکردو هەر هەنگاوێکی ناوە بەبێ ئامادەی نەکردووە ئامانجێکیە بۆ یانی لە ناو دیوانی قانع حتا لە نوکتەکانیشە لە نوکتەکانی ڕۆژانەیە لە ژیانی ڕۆژانەیە هیچ شتێکی بێ ئامانج نەکردووە مەسەلەن ئەوەی کە لە دەیەکەوە بۆ دەیەک قانع سواری گایەگە بێ ئامانجێکی گەورە بۆ لەوەیە کە بە خەڵک بڵێ باشە ئەگەر پردی سیرات وەک موزباریکە وەک موباریکە وەک مۆستیژە ئەم گایە چی گوناهی کردووە دەبێت لەم ڕێکبانە 20 جار منی دایە عەرزە منی بەردایەوە گاشێتە گای ئیسپانیە زانینەوەینەوە ئەم گایە چی گوناهی کردووە ئەمە ئامانجەکەی ڕێگەەوە بۆ بە خەڵک بڵێ تۆزێک کراوەتر سەیری دینکەن سەیری دنیاکەن حتا لە شعرە کۆمیدیەکانیشە مەسەن شەریکی دای بگورە مامۆستا بەڵام تا چەند پێت وایە کاریگەری هەبووە ئەو کات چۆن کاریگەری نەبووە زانی کاریگەری هەبوو بەس وشارکردن بەو معنایی لە سەرکە ئەگەر کاریگەری قانە بەس بۆ سەر خانەوادەکەی خۆی دابنین بەس بۆ کەسی تردانینی یەک خانەوادەی زۆر هۆشیار و خوێنەواری پێگەیان بۆ وڵاتە کاریگەری هەبوو نەگرێت بۆ سەر خانەوادەکەی بۆ سەر خێزان و ماڵباتەکەی خۆی ناکاریگەری بۆ سەر دەوروبەرەکەشی لە زۆربەی زۆری ئەو دییانەی شارە زوورەکە و مەلایەتی تیا کردو کە ئیشکاری تیا کردو دوای خەڵک ئاستی هۆشیاری بەرز بۆتەوە مەسەلەن لە مەسەلەی ئازادی ژنا زیاتر زەمینە ڕەخساوە بۆی ئازاد بێ و گەشەی کۆمەڵایەتی لەو ناوچانە زیاتر گەشەی کردووە لەوەی کە پێش ئەو وا بوو بێ ئەمە بە بڕوای من کاریگەری ئەو شاعرانەیە و کاریگەری ئەمە هەر شاعریش نەبووە خودبەشی داوە قسەشی بۆ خەڵک کردووە هەمووشۆی خەڵکیشی کردووە ئەوەندەش کاریگەریە بۆ تەنان خەڵکە بۆ خۆی کردو بە قانع خەڵکە بووە لە پشتی قانع و توێتی من قانعم خەڵک ئەوەندە ڕێزیان لێگرتۆ حرمەتیان گرتۆ یەکێ لەو جارانە قانعی ڕاستەقینە ئەچێ بۆ لای ئەڵێنەوە قانع هاتۆ بزانێمە کێ سێرەکایەکی خۆی کردو بە قانع و خەڵکیش ئەوەندە بەشێک خزمەتیان کردوانە دوای پێڵێ من قانعم کابرا زۆر پەشیمانە بێتەوە مامۆستا قانع پێڵێ با بە تۆ قانعین من قانعم لەبەرەوە نەک کاریگەریە بۆ تەنان ینی ئەوەندە هین بۆ ڕێز و حرمەتێکی گەورەشی بۆ ئەمەوای کردو کە خەڵکی تریش مەسەلەن خۆی بکە بە قانع خۆی بکە بە مفتی پێنجێنی خۆی بکە بەینەوە ینی زەنج ئێمە بە کورتی توانین دەربارەی قانع بڵێن یەکێکە لەو شاعیرانەی کە دەرچوو لە قاڵبی کلاسیک هات بەرەو قاڵبی ڕۆمانتیک و تەنانەت بەرەو واقعیەتیش بەرەو لا ئەدەبیاتە بەڵێ لا ئەدەبیاتە یەکێکە لە شاعیرە هەرە واقعیەکان لە سەرەتایە هەندێک پەیوەندی بە کلاسیکەوە بوو لەسەر عروزەکانیشی کردو دوایی هاتۆتە سەر کێشی خۆماڵی و حتا هینی کردو هەوڵی داوە مەسەلەن بە وەک نەک بەو معنای کێشی پەنجە بۆ معنایکەیە هەوڵی داوە بە زمانێک کە ئەوەی کە لەگەڵ گۆرانی و سەدای کوردایەتەوە بەو زمانە بنووسێ وە گوتشم هەوڵی داوە بۆ هەموو خەڵک بنووسێ هەندێک لە شاعران بۆ هەموو خەڵک نانووسن بۆ نوخبا نووسنوانە بەڵام ئەو بۆ هەموو خەڵک نووسێتی بۆ هەموو خەڵکیش بۆ خەڵکە زۆر بەژمێنێتەکە هەر بۆ ێژناوی شاعری کەوساوەکانە سپاس مامساڵەتی تیان بۆ ئامادەبوونێت دەستان خۆش بێ کە کەتوانە گیان سپاس بۆ تۆ ئازیزانم شاعرێکی مەزنی وە قانە زۆرتر هەڵەگرێ و هیوادارم لە ئایندەیە بتوانین بەرنامەی باشتر و ورتر لەسەر قانەعی مەزن قسە بکەین. قانع دەفەرمێ بەختە خەوتاکەی ڕاستۆ بە لە خەو بەناحەق ڕۆژت بۆ کردووە بە شەو چونوە خەواڵووی سەر لێ شێواوی لەمە خراپتر هەر بەش خوراوی ڕاستۆ بە لە خەو بشۆرە چاوت تۆش وەکو خەڵکی بەرزۆ کەناوت بۆچی بێ بادە مەست و مەخموری بۆچی بەتەنها زار و ڕەنجوری بەختە بابەس بێ دەی تەماشاکە سەرێ بەرزۆکە و سەیری دنیاکە
عالم بەدەماخ مەسرور و شادن لە بازیچەی چرخ دەوران ئازادن کاتێ بە ئیشێ جارێ بەکارێ دەستت نەگرتم بەردت لێبارێ کام ئیمام کوشت کام شێخم سووتان کام ئیمامم کوشت کام شێخم سووتان کام ماڵی خوام بەنا حەق ڕووخان کام قەباحەتم لە دەست قەوماوە بۆچی ناوچاوم لای تۆ نەماوە کام هاوماڵی من وەک من بێهۆشە کام برادەرم وەک من نەخۆشە بەختە بیرکەرۆ بۆ زەمانی زوو غێر خزمەتکردن گوناهم چی بوو وەڵامی بەخت بۆ قانع کە قانع فەرموویە قانع بەناحەق گلەم لێیەکەی لەمە زیاتر ڕابڕووی خۆتە بەی من لای یەکێکم کە خوێندەوار بێ هەر وەکو خەڵکی ژیر و هۆشیار بێ نەفعی خسووسی بە هیچ نەزانێ کۆمەک هەژار بێ هەتا توانێ ڕەحمت پێ یەکەم کە نایە مەلات تۆکەی شایەنی بۆ موچە و بەرات تۆ کە جاهیلی لەیش تێناگەی من نەبووم خۆت توش چەند زەرەرەکەی هەتا کەمتر بێم بۆ تۆ زۆر چاکە قانع جێگەی من ژووری ئەفلاکە